لەم تەوەری پرۆگرامە باز لە ڕاستکردنەوەی ددانەکەین بەتایبەت لە تەمەنی منداڵیە چتەمەنێک گونجاوە بۆەوەی کە منداڵەکانمان بەرین لای پزیشکێکی پسپۆر تاکو و ڕاستکردنەوەی دانی بۆ ئەنجام بدرێت و چەند جۆر واروخێکی دانمان هەیە و چ کێشەیەکە چ گرفتێکە پێویست بەوە کات کە پزیشکێکی پسپۆر بڕیار لەوە بات کە ئەم منداڵە پێویستی بەوە هەیە کە ڕاستکردنەوەی ددانی بۆ ئەنجام بدرێت و چی ئەبێتە هۆکاری ئەوەی کە گرفت بۆ ددانەکان دروست بێت پاشان بڕیاری ڕاستکردنەوەی بۆ بدرێت ڕەگەزەکان تا چەند جیاوازیان هەیە بۆ کچ بۆ کوڕ کە ئەم کامیان بڕیاری ئەوەی بۆ بدرێت زووتر ڕاستکردنەوەی ددانی بۆ ئەنجام بدرێت. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە شای شوان پزیشکی ددان. دکتۆرە سڵاو لێ بەخێر. بانی باش بە دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. دکتۆرە بە هەرڕێک لەوە دەست پێ بکەین لە چ تەمەنیەکە منداڵ گونجاوە ڕاستکردنەوەی دانی بۆ ئەنجام بدرێت. بەڵێ لەگەڵ هاتنی یەکەم دانی هەمیشەیی با بڵێن لە تەمەنی 5 بۆ 6 ساڵی وا باشترە کە پسپۆڕێکی ڕاستکردنەوەی ددان پزیشکێکی پسپۆڕی ڕاستکردنەوەی ددان هەستێت بە ئەنجامدانی فەحس بۆ ئەم مناڵە کە ئایا پێویستی بە ڕاستکردنەوەی ددان هەیە یاخودنا. زۆر باشە کاتە دکتۆر سەرەتا پێویستەکە بزانین ئەو هۆکارانە چیە کابێتە هۆی ئەوەی کە ناڕێکی لە دەمودانی ئەم مناڵەیە دروست بێت. بەڵێ زۆربەی کات جین زۆ دەوری هەیە با بڵێن جینان زۆ دەوری هەیە لەسەر ناڕێکی دانەکان زوو کێشانی ددانی شیری کە دەبێتە هۆی خوار و خێچی ئەمەش و هەروەها با بڵێن تەسکی و کورتی شەویلگەکان کە دەبنە هۆی ناڕێکی لە شەویلگەکانە ئەمەش دووبارە بێتە هەم ناڕێکی شەویلگە و هەم ناڕێکی ددانەکانیش. چەند جۆر گرفتمان هەیە کە پێویست بۆ بکات بەڕێستان بڕیاری ئەوە بن کە ڕاستکردنەوەی دان بۆ منداڵێک پێویستە. بەڵێم مناڵ عادەتەن لە شەویلگەی زۆربەی ناڕێکی شەویلگەی لەگەڵایە کێشەکانیان ناڕێکی شەویلگەش لە کاتێکی دیاری کراوە بهێندێ بۆ لای پزیشکەکە بۆی بتوانێت چارەسەرێکی گونجاوی بۆ بکات لەو کاتەیە و دوای ئەوە چارەسەرەکە با بڵێن زەحمەتتر نەبێت هەم لەسەر نەخۆشەکە هەم لەسەر پزیشکەکەش. زۆر باشە دکتۆر ڕەنگە هەمومان حەز بەوە بکەین مناڵەکانمان دەموددانێکی جوانیان هەبێت تەندروستێکی باشیان هەبێ زۆر کات ئەوترێت بەکارهێنانی مەمەی وشک هەتا تەمەنێکی 5 ساڵی و 4 ساڵی ڕەنگە ئەگەری هەیە کە دەموددانی ئەو مناڵە دوجار خوار بێت ئەمە تا چەند کاریگەریە تا چەند هۆکارە بۆ ناڕێکی دام بەکارهێنانی مەمەی وشک. بەڵێ بەتەکیدی بەکارهێنانی مەمەوشکە زۆر کاریگەری لەسەر دانی مناڵ هەیە بەڵام تا تەمەنێک بۆ نمونە تا تەمەنی ئەو کاتی کە دانی هەمیشەییەت ئەگەر دانی هەمیشەیی هات ئەو بەکاری نەهێنێت بەڵام پێش ئەوەی دانی هەمیشەیی بێت ئەتوانێ وازی لێ بهێنێت و دانەکان بگەڕێنەوە سەر شێوازی خۆیان ئەگەری هەیە بگەڕێتەوە سەر شێوازی خۆیان بەڵام جگە لەوە پەیوەستە بکاتەوە چەندێک کە مەمەوشکەکە بەکارەهێنێ و بە قووەتەکەی ینی چەندێک با بڵێن ئەو مەمەوشکە مناڵەکە ئەیمژێت و جگە لەوەش ئێمە شتێکی ترمان هەیە کە مناڵ 5 ئەمژێت لە کاتی خەوتنە یاخود ئەبێ بەخوو لەگەڵیا کە بەردەوام ئەوە ئەکات ئەبێ ئاگاداری بن دایک و باوک. باشە دکتۆرە ئەرکی دایک و باوک چیە بۆەوەی کە منداڵەکەیان تووشی هەر گرفتێک لەو گرفتانە نەبێتەوە کە بەڕێزە باست کرد تاکو پێویست بە ڕاستکردنەوە نەکات. بەڵێ وەکوتم ڕێگریکردنە لە زۆر بەکارهێنانی مەمەوشکە لە پەنجەمژین زۆر جار جگەل لەمانە قەڵەم و شتیش کە بەکاری ئەهێنن مناڵان ئەمانەش هەر ئەبێتن هۆی ناڕێکی دانەکان و هەروەها ئاگاداری کلۆربوونی دانی مناڵەکانیان بن تاوەکو زوو نەکێشت کلۆربوون کاریگەری ئەوە دروست دەکات. بەڵێ کلۆربوون ئەبێتە هۆی لە دەستدانی دانەکە وا لە دکتۆرەکە کە دانەکە بکێشێت کە مەجبور بێ دانەکە بکێشێت لەبەر ئەوە ئەبێ ئاگاداری کلۆربوونی دانەکانیان بن زوو مناڵەکانیان بەرن بۆ لای پزیشک هەم پزیشکی ڕاستکردنەوە هەم پزیشکی تایبەت بە پڕکردنەوە و پزیشکی گشتی با بڵێن بۆ ئەوەی چاودێری دانی مناڵەکانیان بکات. زۆر باشە بێگومان بۆ بینەرە خۆشەویستەکانمان هەر پرسیارێکتان هەیە لەسەر پاراستنی دان و ڕاستکردنەوەی ددان ئەتوانن لە سوۆشیال میدیای کورسات و لە پیجی کورسات لە فەیسبوک لە ژێر ئەو لایڤی کە کردومانەتەوە توان بە کۆمنت بینوستن و ئێمەش پێشکەشی دکتۆری ئەەکەین. دکتۆر باباسێک لەو بکەین وتت کێشانی دانە شیریەکان ئەبێتەوە کارێک بۆ ناڕێکی ئەگەر لە تەمنێکی زوو ئەبکێشێت زۆر منداڵ هەیە چوزانم بەهۆی کەوتنەوە بەیاخود بە هەر هۆکارێکی تر بێت دانە شیرەکانی لە دەست بە هیچ ڕێگایەکە هیچ پاراستنێک هەیە ئەم مناڵە بیکات بۆ ئەوی دوجار
دانەکانی خوار نەبێت؟ بەڵێ زۆر جار نەک بەسکەوتنی مناڵەکە زۆر جار دکتۆرەکەش با بڵێن پابندە بە مەجبور ئەبێت کە ددانە شیرەکە بکێشێت ینی هیچ دەسەڵاتێک نییە کە جگەلەوەی کە دانەکە بکێشێت شتێکمان هەیە ئەمە پێی ئەوەتێ سپیس مینتینەر یعنی پارێزگاری لەو شوێنە ئەکات تا دانە هەمیشەیەکانیان قاڵبێکە ئامێرێکە لە لای پزیشکی داندا ئەندێت تا پارێزگاری لەو شوێنە بکات تا دانە هەمیشەیەکێت ینی با بڵێن ئەو بۆشاییە بەکار ناهێنرێت لەلایەن دانە هەمیشەیەکانی ترەوە بۆ ئەوی یعنی ئەو بۆشاییە کەم بێتەوە. باشە جگەل لە جوانکاری بۆ دانەکە چه سوودێکی تری هەیە ڕاستکردنەوەی دان بە تایبەت لە تەمەنی منداڵیە؟ بەڵێ سوودی زۆرە ڕاستکردنەوەی دان هەنێجار ئێمە شێوازی جوودبوونی دانەکان شێوازی داخستنی دانەکان دەبنە هۆی کە بەریەکەون ئەمە دەبێتە هۆی لێخشاندنی دانەکان و لێبوونەوەی با بڵێن کەمبوونەوەی مینای دانەکە. ڕاستکردنەوەی دان ئەم لێخشاندن و بەریەکەوتنە ناهێڵێت با بڵێن پارێزگاری لە مینای دانەکە ئەکات. جگەل لەوە ئێمە شتێکمان هەیە کە بۆ نمونە ئەو کەسانی کە مەڵاشویان تەسکە کە ئێمە فراوانکردنی مەڵاشیان بۆ ئەنجام دەین ئەبێتە هۆکاری باشتر هەناسەیان هەم باشتر ئاخاوتن هەم باشتر هەناسەیان. زۆر باشە ئێوە لە چ تەمەنێکەوە ئیتر چارەسەر پێشکەش بە مناڵانەکەن لە کاتێکا کابینن مناڵان ددانەکانیان زۆر بە ناڕێکی هاتۆ چ تەمەنێک گونجاوە بۆ ئەوەی کە ڕاستکردنەوەیان بۆ بکەن؟ بەڵێ ئێمە زۆر جار لە تەمەنی 6 ساڵی بۆ 7 ساڵی ئێمە ڕاستکردنەوە ئەنجام دەین لە هەنێ حاڵەتە هەم بە قاڵب هەم بە شێوازی با بڵێن تەلوونەقێم بەپێی حاڵەتەکە ئێمە قەرارەین قاڵب بەکاربێنین بۆ ئەم مناڵە یاخود تەلوونەقێمەکەی بۆ بەکارەهێنین. باشە تەکنیکی نوێ چی هەیە ڕێگای نوێ چی هەیە بۆی کە بە ئێمەشەوە گەورە شەمەی لە دکتۆری دانەترسێ نازانم کارەکەی چییە بەس ڕێگای نوێ چی هەیە بۆی کە منداڵە ئەگەر پێویستی بە ڕاستکردنەوە کردیان پێویستی بە هەر چارەسەرێکی تر کرد لای پزیشکێکی ددان نەترسێت؟ ڕاستەکەی شێوازی ئاخاوتن شێوازی هەڵسو کەوتکردن لەگەڵ مناڵەکە یەکەم بەرکەوتنی مناڵەکە لەگەڵ پزیشکی دانا زۆر زۆر گرنگە کە تەبعەیەک لەسەر شخصێتی ئەو مناڵە دروستکەی کە وابکە نەترسێت لە دکتۆری دانەکە با بڵین ئێمە سەدری سپی لەبەر ئەەکەین ئەتوانی لە یەکەم سەردانا سەدرە سپیەکە داکەنی جلێکی با بڵین ئەتیادی لەبەرکی لەبەر چای مناڵەکە هەنێ یاری لەگەڵا بکەی هەنێ بە زمانی خۆی لەگەڵیا ینی ئاخاوتنی لەگەڵا بکەی ئەمانە هەمووی تەسیری هەیە لەسەر کەمکردنەوەی سترس و ترس لەو مناڵەدا وەکوتم یەکەم بەرکەوتنی مناڵ لەگەڵ پزیشکا زۆر زۆر گرنگە. ڕاستە باشە کێشەی ناڕێکی ددان لە منداڵاندا کێشەیەکی باوە زۆرە هێندەی بەڕێستان ئاگادار بن و ئەو کەسانی کە بێتە لاتان منداڵ زۆرە کە ددانەکانی بەڕناڕێکیات بێت و پێویستی بە چارەسەر بێ. بەڵێ ئەکرێ بڵێم زۆر زۆریشە بەڵێ بەس وەکوتم کە تا لە تەمەنێکی زووترا بهێنرێت چارەسەرەکەی ئاسانتر ئەبێت هەم پزیشکەکە هەم لەسەر خێزانەکە و لەسەر مناڵەکە هەنێ حاڵەتمان هەیە کە ئەتوانێت بە قاڵبێکی با بڵێن سادە و ساکار چارەسەر بکرێت نەبێتە هۆی ئەوەی کە لە مستەقبەلا لە داهاتووە پێویستی بە نەشتەرگەری بێت. باشە ئەم ناڕێکیە کە لە دانی مناڵە دروستەوێ بەس بەتەنها گرفتەکەی ئەوەیە کە بۆ نمونە شێوەی ناشتینە یاخود چ گرفتێکی تر لەو مناڵە دروستەکە کێشەی قسەکردن و نانخواردن و ئەو بابەتانی بۆ دروستە بێ؟ بەڵێ ئێمە زۆر جار ئەو مناڵانەی کێنە لامان کێشیان ئەوەیە کە لە مەکتەبە جێگیان نابێتەوە لە ناو هاوڕەکانیانە یعنی هەستێکیان لەلا دروست بووە کە ناتوانن سیقە بە خۆیان بکەن پاشان کە ئێمە ئەم قاڵبیان بۆ بەکار ئەهێنین هەستی سیقە بەخۆبوونیان زیاتر ئەبێت زیاتر ئەچنە ناو خەڵکی و زیاتر ئەتوانن پێ بکەنن خۆی ڕاستکردنەوەی دان با بڵێن بە شێوازێکی گشتی بۆ جوانکاریە بەڵام جگەل لەوەش هەنێ سوودی با بڵێن سەحی و هەنێ سوودی تری لەگەڵە با بڵێن جەستەیەشی لەگەڵە. باشە دکتۆرە ڕاستکردنەوەی دان بۆ هەموو منداڵێک پێویستە ئەگەر خواری لە دانیا هەبوو یان نەخێر ئێوە بڕیار لەوەیان کە ئەمە ڕاستکردنەوەی دانی پێویستە یان نەخێر بە ڕێگایەکی تر ئەتوانرێت چارەسەری بۆ بکرێت؟ بەڵێ نەخێر هەموو حاڵەتێک پێویستی بە ڕاستکردنەوەی دان نییە هەندێک حاڵەت هەیە تەنها پێویستی بە چاودێری پزیشکەکە هەیە بۆ نمونە 6 مانگ جارێک پزیشکەکە ئەیبینێتەوە بزانێ پێویستی بە کێشانی دان هەیە پێویستی بە هیچ شتێکی تر هەیە بەس لەژێر چاودێری پزیشکەکە باشە. دکتۆرە هەمومان ئەو کاتانی کە مناڵ بووین ڕەنگە زۆر کات پێماونترا بێت لە کاتێکا کە ددانی شیرەکە دێت زمانی لێمێ بووی بە خواری نێت زمان لیان لە ددانە هەمیشەی ئەبێتەوە کارێک بوو ئەوەی کە بە خواری دواتر ئەم ددانە
دانەبێت هیچ زانستێکی ئەم بابەتی ڕاست کرد بێتەوە؟ بەڵێ بۆی هەیە کە زمان بێتە خواردبوونی دان بەڵام دەبێت بە شێوازێک بێت کە بەلایانی کەمەوە 6 سعات لە ڕۆژەکەیان بەری بکەوێت. یعنی بە ئەو هێزی کە لەسەرێتی هێزی با بڵێن ماسولکەی زمان دەبێت بۆ ماوەی 6 سعات لەسەر ئەو دانە بێت تاکو ئەو دانە بتوانێت بجوڵێت لە شوێنی خۆی. یعنی ئەگەر لەوە کەمتر بێت نەخێر بە هیچ جۆرێک دانەکە ناجوڵێت. باشە دکتۆرە هەرچەنە وەڵامی و پرسیارەتدایەوە لە سەرەتاوە بەڵام ڕەنگە بینەرێکمان لە سەرەتاوە بینەری تەوەرەکان بوو بێت ئەم پرسیارەی کردووە من بە جۆرێکی ترێکم بۆ کچ لە چ تەمەنێکە گونجاوە کە ڕاستکردنەوەی دانی بۆ ئەنجام بدرێت بە دیاریکراوی بۆ کوڕ بە هەمان شێوە. جیاوازە تەمەنەکە لە چارەسەرێ بۆ چارەسەرێکی تر هەر باشنی لە ئەوڵەوە لە تەمەنی 6 ساڵیەوە منداڵەکە ببینێت چ کچ بێت چ کوڕ بێت بەڵام ئەوەیە بۆ هەنێ چارەسەر کچ پێویستە زووتر چارەسەرەکە دەست پێ بکرێت لەبەرەوەی گەشەکردنی کچ کەمێک لە پێش کوڕەوەیە با بڵێن 2-3 ساڵێک پێش کوڕە گەشەکردن دیاریکراوە ساڵەکە ساڵی ئەوەنە بوو ئەوەنە کچەکە توانێت چارەسەری بۆ بکرێت کوڕ ئێمە شتێکمانەیە پێڵین پیک گرۆث یعنی نقطەی هەرە گەشەکردن ینی گەشەکردنی زۆر لەو کاتەیە ڕۆئات لە کچدا لە تەمەنی 9 بۆ 10 ساڵیایە لە کووردا لە تەمەنی 11 بۆ 12 ساڵیایە. باشە ناڕێکی دان لە مناڵا بۆ ئەشی هەموو دانەکانی بەیەکەوە ناڕێک بیا خود نەخێر یەکدان ئەگەری هەیە ناڕێکی کا دروست بێ ئەمایان چۆنە بۆ ئەگەر یەکدان بێ ئێوە ڕاستکردنەوەی بۆکەن یاخود نەخێر ئەبێت چەندانێک بێ ئەو کاتە چارەسەری پێویستە. ئێمە هەموو چارەسەرێکی ناڕێکی ددان ئەەکەین جاچ یەکدان بێت یاخود مجموعەیەدان بێت یاخود شەویلگەکە بە کاملی بێت ئابڵین هەموو شەویلگەکە ببێت. باش کەسێکی زۆر جیاواز هەیە کە لە بیرت بێت سەردانیان کردبێتی کە جیاواز بێت لە هەموو منداڵەکانی تر لە ڕووی ناڕێکی دانیەوە یا هەر کێشێکی تری دانی هەبوو بێت. بەڵێ زۆربێ ئەو کەیسانێک کە یەن وەلامان ینی حاڵەتەکەیان زۆر جیاوازە کە ئەیبینی پێوەی دانی زۆر بوون منە هەیە کەس هەیە دانی بەرزان زۆر دانی لە پێشەوەیە ئەم حاڵەتانە ڕۆژانە سەردانمان ئەکەن هیوا هەیە گەورەیە ینی کێشەی شەقبوونی مەڵاشووی هەیە ئەم حاڵەتانە دەگمەنن بەڵام زۆر ئەیبینین بەڵێ باشە دکتۆرە ڕەنگە زۆر مناڵ هەبێت بینی بێتمان دانە هەمیشەیەکی هاتبێ لەسەر و ئەو دانە هەمیشەوە دانێکی تریش هاتبێتە دەرەوە ئەو کاتانە چارەسەر چییە بۆ ئەو مناڵە؟ بەڵێ زۆر کات ئێمە حاڵەت ئەبینین کە جگەر لە دانی خۆی با بڵێن 32 دانی کاملی خۆی هەیە جگەر لەمە دانی زیایی هەیە ئەم دانە زیایانە پزیشکەکە دوای وەرگرتنی ئەشی ئەو دوای فەحسکردنی نەخۆشەکە قرار لەسەر ئەوە ئايات کە ئاخود ئەم دانە بکێشێت یاخود بهێڵێتەوە. باشە دکتۆرە منداڵە چ تەمەنێکەوە پێویستی بۆ هەیە کە زوو سەردانی پزیشکی ددانی پێ بکرێت و پزیشکی ددان بەردەوام ئاگاداری دانی بێت؟ بەڵێ خۆی لەگەڵ هاتنی دانا پێویستە سەردانی پزیشکی دان بکرێت بۆی بزانێ ئایا هیچ گرفتێکی هەیە ئەم مناڵە لەوانەیە دایکەکە باوکەکە بە شێوەیەکی سەدحی هیچ نەبینێت لە دانی مناڵەکە بەڵام پزیشکەکە کە فەحسی ئەکات کە بەوردی سەیری ئەکات هەر خەلەلێک هەبێت هەر گرفتێک هەبێت ئەتوانێت دەست نیشانی بکات. زۆر باشە لەسەر ناڕێکی و ڕاستکردنەوەی ددان هیچ بابەتێک تر هەیە قسەی لەسەرکەین هیچ ماوە کە باسیکەین بۆی کە دواتر بە باسی تەکنیکی نوێیان کرد لە ڕاستکردنەوەی ددانە ئێستا تەکنیکێک هەیە کە پێی ئەوترێ ئەلاینەر کیفی شەفافە بۆ ڕاستکردنەوەی ددان ئەم کیفا بە تایبەت بۆ ئەو کەسانە بەکارێت کە حاڵەتەکەیان خەفیفە ینی با بڵێن حاڵەتێکی زۆر قورس نییە حاڵەتێکی سادەیە ئاسانە و زۆر با بڵێن ئەمەلیە کەسەکە ئەتوانێت خۆی دایکەنێت لە دەمی کاتەوە ڕۆژانە زۆر با بڵێن ئیسراحەتە هەم بۆ نەخۆشەکە هەم بۆ دکتۆرەکەش با بڵێن بەڵام ئەوەیە کە ئیتر نەخۆشەکە ئەبێ پابەندی بێت ئەو ڕۆژانە 22 ساعت ئەبێ بەکاری بهێنێت. زۆر باشە تەکنیکێکی نوێ. باشە با ئێستا بە شێوازێکی گشتی قسە لەسەر پاراستنی ددانی مناڵ بکەین ئێمە چۆن بتوانین دەمونددانی مناڵەکانمان پارێزین بۆ ئەوەی بە دوور بن لە ناڕێکی لە کلۆربوون لە تای ئەو گرفتانی کە ڕوبەڕووی دانیانە بێتەوە. بەڵێ بۆ لایەنی دایک و باوکەکە ئەبێت دایک و باوکەکە ئاگادار بن لەوەی کە منداڵەکان چ خۆراکێک ئەخۆن بۆ نمونە بیپسی بۆ نمونە خواردنە خێراکان ئەمانە هەمویان با بڵێن خراپن بۆ دانی مناڵەکان جگەل لەوە ئەبێت کە هانیان بن مناڵەکانیان لە دانیشتنە
ینی زۆر جار مناڵ چاڵە دایک و باوکی ئەکات بێ دایک و باوکەکە لە بەردەم مناڵەکانی خۆیان هەستن بە دانیشتنیان بووی ئەوانیش هەند بدرن لەسەر ئەم دانیشتنە لەلایەنی دکتۆری دانەوە ئەگەر هیچ گرفتێکی نەبێت لە کلۆری دانەکانی مناڵەکە پزیشکەکە دەتوانێت فلۆراید ئێمە شتێکمانێ پێوترە فلۆراید وەکو جێڵە بە شێوازی جێڵە ئەیرێت لە دانەکان دەبێت هۆی بەقوتکردنی مینای دانەکە بەهێزکردنی مینای دانەکە و ڕێگریکردن لە کلۆری ئەمە ئەتوانێت لای پزیشکی ئەمە ئەمێنێتەوە کاریگەری لەسەر دانەکە ئەمێنێتەوە تا 6 مانگێ 5 مانگێک ئەمێنێتەوە دواتر بێت تازە کرێتەوە بەڵێ ئەتوانێت جگەل لەوە با بڵێن ئەگەر مناڵەکە گەورە بوو لە تەمەنێکی زۆر بچووکانە بوو جۆرە مەعجونێک بەکاربهێنێت کە ڕێژەی فلۆرایدی زۆر بێت ئەوەش ئەتوانێت بەکاربێنێت بە شەرتێک کە مناڵەکە تفیکاتەوە چکە فلۆراید بەپێی هەنێ بەحس کە دەرکەوتووە خراپە بۆ گەدا باشە دکتۆرە لەسەر هەڵبژاردننی هەویری دیدان لە مارکێتەکانی ئێستا بوونی هەیە لە دوکانی لە کۆڵانەکانی شابوونی هەیە من ئەتوانم هەر لە خۆمەوە بۆ مناڵەکەم هەر هەویری دیدانێکم بەردەست کەوت بیکڕم بۆ مناڵەکەم بەکاری بێنم نەخێر ئەمە شتێکی باش نییە لەبەرەوەی ئێمە بۆ هەنێ لەو مناڵانێک کە بچووکن تەمەنیان کەما جۆر هەویرێک ئەنووسین کە بە هیچ ڕێژەیەکی فلۆرایدیتیانە بێت بۆی چکە مناڵەکە نازانێت کە تفیکاتەوە لەبەرەوە هەر قوتیا و هەر ئەچێتە گەدەیەوە زۆر باشە بەکارهێنانی غەرغەرە لە مناڵە گرنگە بەکاربێنرێت یاخودنا نەخێر گرنگ نییە هەر ئەوەنە مناڵەکە بتوانێت دەمودانی بشوایە خۆ دایک و باوکەکە یارمەتی بات لە دانیشتنە گرنگ نییە بەکارهێنانی غەرغەرە لە منداڵاندا زۆر باشە ئەگەر مناڵێک بەهۆی ڕووداوێکی نەخوازراوە دانە هەمیشەیەکانی بۆ نمونە 4-5 دانی هەمیشەیی لەدەست بات چ ڕێگایەکەیە بۆ ئەوەی کە ئەو مناڵە دووبارە بۆ نمونە دانی بێتەوە بەڵێ ئێمە شتێکمان هەیە تا تەمەنی 18 ساڵی ئێمە ناتوانین چاندنەوەی دان بۆ مناڵ بکەین باڵێن تا ئەو کەسە لە گەشە بێت ئێمە ناتوانین چاندنەوەی دان بۆ ئەو کەسە بکەین لەبەر ئەوە باشترین ڕێگە ئەوەیە کە بە کیف چارەسەر بکرێت تا ئەگاتە تەمەنێک کە گەشەی تەواو بوو بێت کە گەیشتە تەمەنێک کە گەشەی تەواو بوو بێت ئەتوانێت ئەو کەسە چاندنەوەی دان ئەنجام بات باشە هەڵبژاردننی ئەو فڵچەیە کە ددانی پێشوەرێ بە تایبەت بۆ مناڵ ئەویش بێت بە ڕاوێژی پزیشک بێت هەڵبژاردننی فڵچە بەڵێ لە منداڵاندا فڵچە تا نەرم بێت باشترە چکە مناڵان نازانن دانیان بشۆن و ئادەن ئەگەر فڵچە ڕق بێت لەوانەیە زۆر بە زەختەوە لە دان و لە پووکیان بن و بێتە هۆی خوێن لێ هاتنی لەبەرەوە تا نەرم بێ باشترە بۆ مناڵک زۆر باشە کلۆربوونی دان لە مناڵە بتەنها پەیوەندی بۆ هەیە کە خواردنی شیرینی و خواردنەوە گازیەکان و خواردنە خێرانی کە تۆ باسکرەوە بێتەوە کارێک یاخود چۆ کارێکی تر هەیە بۆ کلۆربوونی دان چونکە زۆر کات ڕەنگە مناڵمان بینی بێ لایەکی دانی ڕەش بوو بێتەوە بەڵێ جگە لەوە مجموعەیەشت هەیە بۆ نمونە مەمەشیر هەنێ دایک و باوک وازانن کە مەمەشیر نابێتە هۆی کلۆری بەڵام بەجێهێشتنی مەمەشیر لەگەڵ مناڵەکەدا لە کاتی خەوتندا زۆر خراپە دەبێتە کلۆری هەموو دانەکانی مستەڵەحێکەیە پێوترە نرسینگ بۆتڵ کاریس یعنی بۆ بە نەخۆشیەک ئەوە نە زۆرە لە نێوان مناڵاندا کە نووسنە بە مەمەشیرەوە ڕاستە جگەل لەوە وشکبوونەوەی دەم دەبێتە هۆی کلۆری دانەکان بۆیەوەی کە لیک کە هەنێ مادەی تایە کە دەبێتە هۆی دووبارە بەقوتکردن و بەهێزکردنی مینای دانەکە وشکبوونەوەی دەم و نەهێشتن نەبوونی لیک دەبێتە هۆی کلۆری دانەکان لە ڕۆژی و شەوێکە بڵین لە تەمەنەکان بە جیاوازی ینی بۆ منە تەمەنێکی 5 ساڵی پێویستە لە شەو ڕۆژێکە چەند جاردانی بشوە بۆ ئاسایی ئەگەر لە جارێک زیاتر بیشوات و بە هەمان شێوە بۆ تەمەنەکانی تریش بڵێ خۆی ستانداردی دانیشتن دوو جار لە ڕۆژێکە شەوان و بەیانیانە ئەگەر زیاتر پشۆرێت بۆ نمونە بکرێت بە 3 جار 4 جار هیچ کێشەیەکی نییە بەڵام بۆ مناڵێک دوو جار کافیە زۆر باشە کاتی دانیشتن ئەبێت چەنێک بێت دکتۆر پێمان بڵێ زۆر کات وتراوە 3 بۆ 5 خولەک زۆر باشە بۆی کە تۆ دان بە تاواتی پاکەیتەوە دانەبشی بۆ مناڵیش بە هەمان شێوازە بەڵام 2 بۆ 3 خولەک کافیە بە شەرتێک کە شێوازێکی باش بەکاربهێنی هەموو خەتوەکانی تیابێت هەموو هەنگاوەکانی دانیشتنی تیابێت کە لە بەکارهێنانی پەتەوەی لە بەکارهێنانی مناڵیش پێویستە کاپەتیدان بەکاربێنێ مناڵ بۆ پێی کە تەمەنی کەمە و تااقەتی نییە مناڵ زۆر جار بە زۆر ئەیهێنی دانی بۆشیت گرنگ نییە کە ئەگەر پەتیش بەکار نهێنێ بەڵام گەورە پەت بەکار بهێنن و غەرغەرە و معجونیش بەکاربهێنن باشە دکتۆرە ڕێنمایەکی گشتی هەبێ بە دایکان و باوکان بۆی کە دانی منداڵەکانیان پارێزراوە بێت لە هەر خراپبوونێک لە هەر کلۆربوونێک یان لە خواردبوون
چ ڕێنمایەکی دەیکەن و باوکانەکەیت؟ ڕێنماییم بۆ دایک و باوکانی عزیز ئەوەیە کە مناڵەکانیان وا لێ بکەن سەردانی پزیشکی ددان بکەن لە تەمەنێکی کەمدا و پزیشکی ددان وا بکەن کە منداڵەکانیان نەترسن لە پزیشکی ددان بردنیان بۆ پزیشکی ددان لە تەمەنێکی کەمەوە ئەم درسیان کەم ئەکاتەوە و هەرەوە. زۆر باشە دەست خۆش بژیت زۆر سپاس مادوو نەبی دەستە خۆش بە سواز بۆ تاوی زانیاریەکانت.